بۆ ئەوی بە هەمان شێوە ڤیرۆلەکانی خۆی ئەمڕۆ ئەم ڕاستی مەڕێزێنەمان لەسەر ئەو سرودانەیە لەسەر هونەری مەقاومە هونەری بەرگری هونەری شۆڕژگەڕیە کە مامۆستا ناسەر بەڕاستی ڕۆڵێکی گەورەی هەبووە ئەویش ڤیرۆلەکانی خۆی باس میوانە بەڕێزەکان هەموو لایەکتان کێشە نیە هەموو لایەکتان بەخێر بێن سەر چاو ئەو سەردەمەی کە شۆڕشی بارزانی نەمر لە ئارادا بوو پێش ئەوەی کە تووشی نسکۆ ببێ شاری سەردەشت و بانە و مەریوان سێ شار بوون کە قاچاقچی زۆر بوو ئەو قاچاقچیانە وەکو قاچاقچی ئەمڕۆ نەبوون ئەو قاچاقچیانە چەند سفەتێکیان هەبوو کە سفەتەکانیان زۆر زۆر ئینسانی و باش و نەتەوەی بوو بۆ نمونە لەگەڵ خۆیان کتێبیان دەهێنا لەگەڵ خۆیان بڵاوکراوەیان دەهێنا هەندێک جار نامەیان دەبرد نامێ ئەم دیویان دەبوو بۆ ئەو دی و ئەو دیویان هێنا بۆ ئەم دی و کە هاتنەوە ئەوانەی کە شەیدای کوردایەتی بوون ئەوانەی کە شەیدای خەباتی کوردستان بوون زۆر جار دەچوون ئەم قاچاقچیانەیان پەیدا دەکرد قسەیان لەگەڵ دەکردن بارودۆخی ئەو دی و چۆنە پێشمەرگە چییە چی نییە ئەوە کاریگەریەکی زۆری هەبوو بمانەوێ و نەمانەوێ ئێرە نزیکەی 90 بۆ 100 ساڵە پاشماوەکەی با بوەستێ بەڵام 90 بۆ 100 ساڵە ئێرە خوێنەدا 90 بۆ 100 ساڵە ئەم بەشە بەتایبەت شاری سلێمانی ڕەوڕەوەی شۆڕشێکی بە پشت هێناوە هەتاوەکو ئێستا هەموو شارەکانی باشووری کوردستان و هەموو کوردستان بۆ من جێگای ڕێزن بەڵام نەبێ بە وەکو لای ئێمە ئەڵێ ناوچە دەمێنی کە فارسی پێڵێن مەنتەقە گەرایی بەڕاستی سلێمانی دیسان وەکو لای ئێمە ئەڵێ سەروگەردنی تۆزێک بەرسرە لە شارەکانی دیکە سلێمانی جێگای شۆڕش بووە سلێمانی جێگای ئەدەب بووە سلێمانی جێگای هونەر بووە بەداخەوە زۆر جار من کاتێک باسی ڕۆژهەڵاتی کوردستان دێ هەر شاری سنەی خۆمانی تر شارەکانی تر ناڵێم مەگەر بە قامکەکانی دەست بگەڕێ چوار کەس ببینیتەوە کە توانی بێتی بە زمانی دایکی خۆی خزمەتی نەتەوەکەی کرد بێ بەڵام تۆ وەرە سلێمانی چاو لێ بکە هەر لە کۆنەوە سلێمانی چاو لێ بکە بزانە کەسانی وەکو ئەمین زەکی بەگی تێدا بووە کەسانی زۆری تێدا بووە ئێستا ئەگەر مەوێ ئەو ناوانە باس بکەم دەفتەرێکە ناکرێت من شانازیەکەم زۆر وەختان نەگرم کە کاتی خۆی وەکو کوردێکی دەربەدەر کە لەو دوو شۆڕشێک دەستی پێکرد ڕژێمێکی داگیرکەری دڕچوو ڕژێمێکی تری خوێنخۆر هات ئێمە هاتی لە ئەم دی و لێرە لە شاری سلێمانی باوەشیان بۆ کردینەوە بنەماڵەی کاک نامدار بەڕاستی من ئیمڕۆ لە ئەو دۆکومنتەدا باسم کردوتم بەداخەوە تا ئێستا نەمتوانیوە باسی چەند کەسێک بکەم بە باشی و ڕێک و پێکی یەکێکیان بنەماڵەی کاک نامدار قەرەداغیە یەکێکیان کاک حەمەی ئاسنگەرە یەکێکیان غەریبی تەنەکە چییە باشە کەمالی حاجی سەعیە کۆمەڵێک ئینسان هەن کە ئەمانە کاتی خۆی هەر یەکە بە بەشی خۆیان کاریگەریەکی زۆریان هەبووە تیپی مەولەوی تیپی بێخۆت من کاتێک کاک نامدار پێی وتی ئەمانەوێ ئەو کارە بکەین کە چوو مناڵەکانم دی زۆرم پێسیر بوو وتم باشە منداڵانە چۆن بتوان ئەم کارە بکەن کاتێک کە دەستیان پێکرد بەڕاستی شانازیم کرد کە بە ڕەنج و تۆکۆشانی ئینسانێکی ئاوەها ئێمە ئەو سرودانەمان تۆمار کرد دەورێکی زۆر گرنگی هەبوو بوو بە وێردی سەر زاری خەڵک شۆڕشی هەردوو لا یان رادیۆکانی شۆڕشی ئەو هەردوو لا ئەو کاتێمە هەر رادیۆمان هەبوو شتی ترمان نەبوو ئەم سرودانەی لێدەدا لە خەبات و مقاومەی هەردوو لا دیسان گەیشتە پارچەکانی تری کوردستان گەیشتە باکووری کوردستان گەیشتە ڕۆژاوای کوردستان کارێکی کرد کە بوو بە هۆی سەربەرزی شاری سلێمانی نەک کاک نامدارون بوو بە هۆی سەربەرزی شاری سلێمانی و بوو بە هۆی سەربەرزی بەشێکیش لە یان
پارچەکەی تری کوردستان ڕۆژهەڵات. من بیرەوەریم زۆرە بەڕاستی لە سلێمانی، تەمەنم بوو بە 6 ساڵ، من 21 ساڵ لە شاری سنەژیاوە. پاشماوەکەی تەمەنم لە ناو کوردی باشوورا بردۆتە سەر، تەنانەت لە دەرەوەی وڵاتیش. شانازیتان پێکەم، شانازی بە هەموو کوردەکەم، بە تایبەت شاری سلێمانی. ئینسانیش نازانێت بەڕاستی تا ئەو ڕۆژەی کەماوە چی بەسەر دێ. ڕەنگە منیش نەتوانم ڕۆژهەڵاتی کوردستان بەچاو بینمەوە، هیوادارم کەوانە بێ هەر لێرە لە شاری سلێمانی بمرم. بەڵام جارێکی تریش دەڵێم شانازی بەم شاراکەم، چونکو ئەم شارە کۆڵەکەی یان یەکێک لە کۆڵەکەکانی خەباتی سیاسی، کولتوری، فەرهەنگی و ئەدەبی بووە. جارێکی تر سپاس بۆ ئێوەی بەڕێز، سپاس بۆ هەموو ئێوەی بەڕێز، پێویست ناکە یەکە یەکە ناوتان بەرم. زۆر زۆر سپاس بۆ برای ئازیزم کاک جەزا و ئەم یانە کولتوریە کە زەحمەتی زۆریان کێشاوە. هیوادارم وێنەتان هەر زۆر بێ. سپاس بۆ ئێوەی بەڕێز. دوای گوێویستی ئەو سەرۆرانی مامۆستا گەورەی نەتەوەکەمان کاک ناسرە ڕازی بووین، داواکارم لە هونەرمەندی دیێرینی شارەکەمان، یەکێک لە مامۆستاکان کە بەڕاستیوک و سەربازێکی ون مامۆستا شاسین کە لێرە ئەمڕۆ یەکێک لە هونەرمەندە دیێرینەکانی شار چەپڵەیەک کەمتان پێی ئاشنا بوون، بەڵام بەڕاستی مامۆستاژ یەکێک لە مامۆستاکانمان لە مۆسیقایە کە نەوەیەکی بێگەیانوە کە ئەو خەڵاتە پێشکەشی هونەرمەندی گەورەی نەتەوەکەمان کاک ناسر بکات. دیارە پێشەوەی کە کاکشی حسێن خەڵاتەکە بدا بە من، لەو گۆرانیە شۆڕژگەڕیانەدا چەند مەقامێکی شەیە کاکشی حسێن بەشدار بووە. ئێمڕۆژ لە کاک نامدار پرسیوتمە، لە کاک نامدار ئێمە یەکێکمان لەگەڵ بوو کە لە ئێمەڵێن فلوتیان نەی لێدا، ئەزانم ناوەکەی کاک حسێن لەکوێ، وتی شکر ماوە هەیە ئەمڕۆ دێ. سپاس بۆ تۆی بەڕێز. پیرۆزە داواکاریمان لە هونەرمەندی گەورەی نەتەوەکەمان